لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2019 توانیمان پێشبینی ئابوووریەکان لە 2 شە کورت بکەینەوە. ئەویش خاوبوونەوەیەکی بەردەوام بوو. لەگەڵ داوای لێبوردنم ئێستا کردومانە بە 4 وشە. کاتی جێگیر و بوژانەوەی هێواش. ئێستا ئێمە لە سەرەتای ساڵداین و هێشتا کاتەکە گونجاوە بۆ دەرکردنی بڕیارەکانمان بۆ ساڵی نوێ. ئەمە ئامۆژگاری ئێمەیە بۆ ئەوانەی سیاسەتی ئابووریدا دەڕێژن. ئەتوانن چی بە جیهان ببەخشن. یەکەم ئامۆژگاری ئێمە ئەوەیە کە بەردەوام بن لەسەر ئەو شتانەی سەرکەوتوو بن تایدا. ئەوەی دەیبینین ئەوەیە کە سیاسەتی نەختینەیی کاریگەریەکی باشی هەبوو و لە 0.5 بۆ گەشەی ئابووری جیهان زیاد کردووە. بەردەوامبوونی سیاسەتی نەختینەی لە پاڵپشتیکردنی گەشەی ئابووری و بارودۆخی دارایی پرشنگدارە. لەگەڵ ئەو گەشتکردنانەش ئێستا هەندێک ئاماژەی سەرەتایی هەن کە گەشەی ئابووری جیهان جێگیر بووە. سەرباری ئەوەی لە ئاستێکی لاوازدایە ئێمە پێشبینیەکەین گەشەی ئابووری جیهان بەرز ببێتەوە. بۆ نمونە لە ساڵی 2019دا 102.9 بووە بۆ 103.3 لە ساڵی 2020 بۆ 103.4 لە ساڵی 2021دا بەرز ببێتەوە. لەگەڵەوەشدا پێشبینیەکرێت گەشەی ئابووری هیندستان دابەزێت. and of 0.2% for 2021 is owed